هەرزانی نرخ و کوالیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن. هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیشت ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان، ئازیزانم سڵاوتان لێبێت. ڕۆژی پێنجشەممەیە، ڕۆژێکی تایبەتە پاژەوەی ئینتەر میلان بوو بە پاڵەوانی جامی ئیتالیا لەسەر حسابی یوڤە. ئەمساڵ یوڤە بێنازنا و دەرچوو میلانەوە دەستی کرد بەسەر ئیتالیایە لە وەرزی ئەمساڵە و ئەمڕۆ یاریکی زۆر تایبەتمەند هەیە لە پرێمەر لیگ ڕوبەڕووبوونەوەی تۆتنهام و ئەرسناڵەکە ئێمە هەوڵ دەدەین بە تاوی وردبینەوە لەسەری تاوی حەقی تاوی تۆتنامیش و ئەرسناڵیش بدەین. ئەمە جگەلەوەی کە شەوی ڕابردوو مانچستەر سیتی و تیپەکەی گواردیۆلا وەڵامێکی جوانیان هەبوو بە ڕێژەیەکی زۆر یەکلابوونەوەی پرێمەر لیگیان ڕاگەیان بەوەی کە ڕێژەی گۆڵەکانیان زیاد کرد، یعنی بەبردنەوەی یاری وەستام لە یاریدات و مانچستەر سیتی کێشەیەکی نامێنێ بۆ کۆتافتەکە یارەکەی بەرامبەر بە ئەستۆن ڤیلا ئەنجام دەدات. بابەتەکان زۆرن لەگەڵیشی دانی برایەتی بۆ پاڵەوانی جامی کوردستان وەسپەیش لە خولی ناویانەکانی عراقیانی نەورۆ سمیانداری لانی ئەمانی بەغدا دەکات. بەڵام ئێمە سەرەتا هەوڵ دەدەین باسێک لە دێربی لەندەنکەین و دواتریش دەچینە سەر یاری کۆتای جامی ئیتالیا بە پێی توانە هەرچی دەرفەتمان هاتە بەردەم ئینشاءڵڵا قسەی لەسەر دەکەین و دەتوانن لە پەیجی تایبەتی پەیام سپۆرت دەڕوا لە پەیجی فەرمی خۆ محەممەد ئیبراهیم بینەری بەرنامەی ئەمڕۆ بن و هەچ پرسیار و سەرنجێکی شتانەیە دەخینە سەر چاومان و دەتوانی بە پێی پێویست وەڵامتان دەدەینەوە. سەرەتا باس لە دێربی باکووری لەندەن دەکەین، ڕوبەڕووبوونەوەی نێوان ئارسناڵ و تۆتنهام. پێش هەموو شتێک پێشەوەی بچینە باسی ڕوبەڕووبوونەوەکە باسی ئەم بارودۆخە بکەین. ڕوبەڕووبوونەوەی ئەمڕۆی نێوان ئارسناڵ و تۆتنهام کۆمەڵێ تایبەتمەندی زۆر گرنگ لە خۆ دەگرێت. یەکێک لەوانە ڕکابەری گەیشتنە بۆ چامپیۆنز لیگ کە هاوشێوەی ڕکابەریکردنە لەسەر بردنەوەی نازناوی پرێمەر لیگ. بۆم دوو تیپە بۆ ڕکابەری گەیشتن بە چامپیۆنز لیگ بۆ ئارسناڵ و تۆتنهام هاوشێوەی ڕکابەریکردنە بۆ بردنەوەی نازناوی پرێمەر لیگ بۆ سیرکرد. کۆنتێ لەو کاتەوەی پۆستی ڕانەراتی تۆتنهامی وەرگرتووە دەوترێ خۆی دەڵێت کە گەیشتن بە چامپیۆنز لیگ پەیوەندی نییە بەو مێرکاتۆی کە لاوینا بۆ ئەنجام دەدرێت، بەڵام دوورتانزیک پەیوەندیکی زۆری هەیە. بۆیە کۆنتەی سەرنجێکی تەواوی خچۆتە سەر ئەوەی کە تەنانەت تەسحیان بە پاڵەوانتی کۆنفرانس لیگیشدا بەوەی کە یاریە دواخراوەکان ئەنجام نەداوە یوفا بە دۆڕاوی دانان لە کۆنفرانسی لیگیش ماڵاوایان کرد و ئەندی ڕکابەریتە و پاڵەوانێت تێشیان نەکرد. تاکە ئامانجی تۆتنهام بەو کۆڵە ئەستێرەیە و بەو چەند یاریزانەشی لە مەرکاتۆی زستانە پەیوەندیان بە تیپەکەی ئەنتۆنیۆ کۆنتیەوە کرد گەیشتنە بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لە پێناو ئەوەی مێرکاتۆیەکی ناوازە بۆ تۆتنهام لە هاوینی داهاتوو ئەنجام بدرێت. بۆ ئەرسیناڵیش هەمان بارودۆخ. میکێل ئارتێتا وا دەبێتە 2 ساڵ و نیو 3 وەرز ڕانەراتیانەی ئەرسناڵ دەکات. ڕاستە نازناوێکی FA کەپی بۆم تیپە بەدەستێناوە، بەڵام هاوینی ڕابردووش نزیکەی 140 میلیۆنی لە مێرکاتۆیە خەرج کردووە لە نێو کارگێڕیانەکە.
بەڵام تاوەکو ئێستا ئارتێتا نەیتوانی و ئارسیناڵ بگێڕێتەوە بۆ پاڵەوانێتی چامپیۆنز لیگ. و ئێستا هاندرانی ئارسناڵ بەرپرسانی ئارسناڵ تامەزرۆن بۆی تیپەکەیان بگەڕێتەوە بۆ چامپیۆنز لیگ، چونکە خۆتان دەزانن هەم لە ڕووی تەسویقی و لە ڕووی داهات و لە ڕووی هاتنی یاریزانی گەورە شەوانێ گەیشتن بە چامپیۆنز لیگ کلیلێکی زۆر گرنگ و گەورەیە بۆی کە تۆ بتوانیت بگەیتە پاڵەوانێتی چامپیۆنز لیگ و لێەوە یاریزانەکان پەیوەندی بە تیمەکەەوە بکەن. سەرەتا وردەمەوە لە دێربی باکووری لەندەن و دواتریش باسێکی تایبەت لە کۆنتیش و ئارتێتاش دەکەین. دێربی باکووری لەندەن یەکێکە لە یعنی من دایم تەرکیزەکەمە سەرەوەی کە ناوی هەچ یاریەک دێنم یاخود پێ دەڵێم ئەمە کلاسیکۆ ئینگلتەرا، پێ دەڵێم ئەمە دێربی مێرسایت، پێ دەڵێم ئەمە دێربی ئیتالیا، پێ دەڵێم ئەمە دێربی میلانۆیە، دێربی ئانی سیرکەن. هەموو شتەکان هەوڵێم ناساندنێکتان بۆ بکەم لەگەڵ یا کە باسی مێژووی دەربیەکەتان بۆ بکەم بەشکەیەوە ینی کە من دەڵێم دێربی باکووری لەندەن ناوەڕۆکی دێربی باکووری لەندەن بزانن بۆچی ئەم دێربیە وا باسەکرێ، بۆچی ئەم دێربیە ئاوا ناوی دێنێ. طبعاً تونترین و شەڕەنگێزترین دێربی لە نێو شاری لەندەنە دێربی باکووری لەندەنە. دێربی باکووری لەندەن لە نێوان کێیە؟ لە نێوان ئارسناڵ و تۆتنهامە. یعنی هاندەرانی ئەم دوو تیپە لە هەموو بارودۆخێکە بەس گرنگی تۆتنهام ئارسناڵ لە پێشی نەبێ و ئارسناڵ تۆتنهام لە پێشی نەبێ. خۆ ئێوە دەزانن لە لەندەنە چێلسی هەیە، وێستام هەیە، چارتۆن ئەتلەتیک هەیە، کوینز پارک ڕێنجەرس هەیە، فولهام هەیە، یعنی هەموم تیپانەی تر هەن و هەمووشیان هەر دێربی لەندەنن، هەمووشیان هەر دێربی لەندەنن. بەڵام هیچ دێربیەک هێندەی دێربی یاری دێربی نێوان ئارسناڵ و تۆتنهام لە لەندەنە گرنگ نییە و لە لەندەنا و شەڕەنگێزییتیانە. تەمان یەکەم یاری نێوان ئەم دوو تیپە لە ساڵی 1970 بووە، بەڵام ئەو کاتە ئەم یارە ناو نەنراوە دێربی باکووری لەندەن. یعنی دێربی باکووری لەندەنیش کەوای پێڵێن بە هۆکاری چییە؟ هۆکاری زۆر لێک نزیکی تۆتنام و ئارسناڵ لەیەکەوانێ. بە تایبەتی سەردەمی پێشوو باسان لە سەردەمی پێشوو دەکەم کە لە نێویشیاندا شتێکی تایبەتتان پێ دەڵێم لەبەرەوەی بۆ ئەوانەی کە دەمێکە متابعی ڕاضیان و هاندەری ئارسناڵن یاریگایەکە بوو ناوی یاریگای هایبری بوو، یاریگایەکی زۆر سەرنجڕاکێش بوو. ینی ئارسناڵ شتە تایبەتەکانی لەو یاریگایە بوو. یاریگای هایبری لەگەڵ یاریگای وایت هارتلین کە تایبەت ویانەی تۆتنام ئەم دوو یاریگایە زۆر نزیک بوون لەیەکەوە، زۆر نزیک بوون لەیەکەوە و بە هۆکاری ئەم و بە هۆکاری نزیکی ئەم دوو تیپە لەیەکەوانێ وای کرد کە ڕکابەرێکی تون لە نێوانیانە دروست بێ و یارەکەشیان ناو بندێ بە دێربی باکووری لەندەن. لە کۆی گشتی تاریخی ئەم دوو تیپە ئارسناڵ و تۆتنام 204 یاریان پێکەوە ئەنجام داوە، بە کۆی گشتی ئارسناڵ باڵا دەستە. ئارسناڵ لە 86 یاری بردوێتەوە بەرامبەر 66 بۆ تۆتنام، لە 54 یاریشدا یەکسان بوون. یەکەم یاریشیان کە ئەنجام داوەکو ئەنجامێکە وەکو دێربی بۆ بەڵام بەو شێوە دێربی باکووری لەندەن نەبووە. ئارسناڵ تیایدا بە گۆڵێکی بێوەڵام براوە بۆ گەورەترین سەرکەوتنی ئارسناڵیش لە دێربی باکووری لەندەنە. گەورەترین ئەنجامی دێربی باکووری لەندەن بردنەوەی ئارسناڵ بۆ لە تۆتنام بە ئەنجامی 6 گۆڵی بێوەڵام کەویش گەورەترین بردنەوەی مێژووی نێو یاریەکانی دێربیە. ئێستا یاریگای ئارسناڵ گوازراوەتەوە، خۆتان ئاگادارن یاریگای هایبری نەماوە بۆ بە یاریگای ئیمارات. یاریگای ئیماراتیش تا ڕادەیەک دوور کەوتۆتەوە لە تۆتنهام، بەڵام ڕکابەری دێربی باکووری لەندەن و شەڕەنگێزی ئەم دێربیە هەروەکو خۆی ماوەتەوانێ و دەشبینن لە یاریەکاندا ینی بەردەوام کۆمەڵشتی تایبەتی تایە. تۆتنامیش یاریگاکەی نوێژەن کردوانێ، خۆتان دەزانن یاریگای وایت هارتلینی نوێژەن کردەوە تۆتنام، بەڵام ئارسناڵ یاریگاکەی گۆڕی بۆ ئیمارات، واتە هایبری لەگەڵ وایت هارتلینا کە دوورکەوتنەوە لەیەک ئیمارات مەوقعی دوورترە لە نێو شاری لەندەنە. بەڵام ئێستا هایبری کوێ؟ ئێستا هایبری چییە؟ یاریگای هایبری کە لە شاری لەندەنا ماوە ڕەنگە لای زۆرێکتان پرسیار بێ یاخود مەبەستی بێ بزانێت لەوەی کە ئێستا یاریگای هایبری چییە. ئێستا یاریگای هایبری پرۆژەیەکی نیشتەجێبوونە
لە نێو شاری لەندەن لە بەریتانیا. یاریگا مێژوویەکەی ئارسناڵ بووە بە پرۆژەیەکی نیشتەجێ بوون. هانیتر گلەیی لە لای خۆشمان مەکەن. ئەکاکری هەمووی بیری لای پارە پیاکردن و سەرمایە کۆکردنەوە. ئەوە تا لە شارێکی لەندەن و لەو پەڕی سەقافەتی بەریتانیا و یاریگای هایبری کە یاریگایەکی مێژووی ئارسناڵە ئەسا پرۆژەیەکی نیشتەجێ بوون لە لەندەن. ئێتە بۆ گلەی لەمانەی خۆمانەکان هەموو شتێکن بە پرۆژەی نیشتەجێ بوون. دوو یاری یەکلاکەرەوەی زۆر مێژووی هەن لە نێوان ئارسناڵ و تۆتنامە کە ڕەنگە ئەم یاریەش وەکو ئەو یاریە سیر بکرێ بەردەوام هاندەرانی ئارسناڵ ئەمە بەکارێن بۆ لیان لە هاندەرانی تۆتنام. بۆیە زۆر گرنگە ئەم شەو تۆتنام نەهێڵێ ئەو حاڵەتی بەسەرا دووپادر بێتەوە، چونکە ئەگەر ئارسناڵ لاری ئەم شەو براوە بێ ڕاستە خۆ دەگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. ڕکابەری لەگەڵ تۆتنام فینش کۆتایی دێت. کاوێت دواهەلی تۆتنامە. بۆیە زۆر گرنگە تیپەکەی کۆنتی لەم یاریەدا هەمان بارودۆخی بەسەرا دووبارە نەبێتەوە و ئەو سەروەرانەی لەسەریا تۆمار کراوە دووبارە نەبێتەوە. یەکێک لەوانە ئارسناڵ لە ساڵی 1970 بە بردنەوەی دێربی لەندەن دێربی باکووری لەندەن لە تۆتنام نازناوی خول یەکلا دەکاتەوە. و یەکێک لە هەرە برینە قوڵەکانی هاندەرانی تۆتنام بردنەوەی ئارسناڵ لە ساڵی 2004 کە کۆتاییێنان بوو بە بردنەوەی نازناوی پرێمەر لیگ بوو لەلایەن تیپەکەی ئارسن ڤێنگەرەوە و ڕیکۆردە مێژوویەکە بوو جاماڵتونیەکە بوو کە بەدەستیانێنا کە بە بێشکست ئارسناڵ ئەو ساڵە پرێمەر لیگی بۆ خۆی دەستەبەر کرد. ئەمە سێم یاریە. ئەگەر بێت و ئارسناڵ سەرکەوتن بەسەر تۆتنامدا تۆمار بکات، سێم سەروەری تایبەتی ئارسناڵ بەسەر تۆتنهامان تۆمار دەکرێت بەوەی کە گەیشتنی ڕاستەوخۆ بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو یەکلا دەکاتەوە، ڕکابەری چوارپلەکە لە ئینگلتەرا ناهێڵێ. ئەگەر ئارسناڵ لاری ئەم شەو سەرکەوتوو بێت ڕکابەری چوارپلەکەی پێشەوە ئینگلتەراش کۆتایی دێت، نوێنەرەکانی ئینگلتەرا ڕاستەوخۆ دەبن بە مانچستەر سیتی، لەڤەرپوڵ، چێلسی، ئارسناڵ. طبعاً گۆڵکارانی دێربی باکووری لەندەن ڕەنگە زۆرێک پێتان وا بێت تێریێنری بێ، بەڵام بۆبی سمیس و هاریکین بە تۆمارکردنی 11 گۆڵ گۆڵکاری یاریەکانی دێربی باکووری لەندەنن. و لە کۆی گشتی نازناوەکانی ئەم دوو تیپە خۆتان دەزانێت ئارسناڵ 13 جار نازناوی خولی ئینگلتەرای بردووە، تاوانەوە تۆتنهام تەنها دوو نازناوی خولی دەستەبەر کردووە و لە کۆی گشتیە ئارسناڵ خاوەنی 45 نازناوە و تۆتنام خاوەنی 21 نازناوە. کابێ ئەگەر مێژوو بەراورد بکەین نەوانێ بەیەک جیاوازێکی زۆرەی لە نێوان ئارسناڵ و تۆتنام. ڕاستە ڕکابەرێکە توندە لە نێوان هەردوو تیپە، بەڵام جیاوازێکی زۆر هەیە لە ڕووی ناوداری و لە ڕووی ئەنجامەکانەوە. باڵا دەستیەکە بۆ ئارسناڵە، بەڵام یاری ئەم شەو تەواو جیاواز دەبێت. زۆرترین ڕێژەی ئامادەبوونی هاندەریش لە دێربی باکووری لەندەنە لەسەر یاریگای وێمبڵی بووە کە 83222 هاندەر ئامادەبوون ئەو کاتەی تۆتنام بۆی نۆژانکردنەوەی یاریگای وایت هارتلینەوە یاریەکانی بردە ئەو شوێنە. لە کۆتا حەودیاری لە نێو یاریگای خۆی تۆتنهام 5 سەرکەوتن و 2 یەکسانیە ناوە بەرامبەر ڕکابەرەکانی و ئارسناڵیش لە ساڵی 2013 بۆ 2014ەوە ئەگەر ئەم یاری ئەم شەو بەرێتوانێ دەبێتە یەکەمین یاری لە دوای نزیکەی 6 بۆ 7 ساڵ کە دوو یاری لەسەرێک لە تۆتنهام بەرێتەوە و دووەم یاریشە لە ڕۆژی پێنجشەمە ئەنجام درێت. لە ساڵی 1972 جارێکی دیکە دێربی باکووری لەندەن لە ڕۆژی پێنجشەمە ئەنجام درراوە کە تێیدا ئارسناڵ بە ئەنجامی دوو گۆڵی بێوەڵام براوە بووە. طبعاً دەچمە سەر وردەکاری یاریەکە و شێواز یاریکردنی هەردوو ڕانن. خۆتان ئاگادارن میکێل ئارتێتا بە پلانی یاریکردنی 4-3-3 یاری دەکات کە پلانێکی باوە. ئێستا زۆربەی زۆری ڕانەرەکانی ئەوروپا و زۆربەی زۆری ڕانەری تیپەکان بە پلانی 4-3-3 خۆیان یاری دەکەن کە پشتبەستنە بە دووباڵی بەرگری و هەروەها ناوەندسازەکان و دووباڵی هێرشبەری. و ئەم دواییەش نکیس با شێوەیەکی زۆر باش شوێنی لاکازێتی لە تیپەکە پڕ کردێتەوە سەر ڕای ڕۆشنی ئۆبامیان، بەڵام لاکازێتی ژنەی توانی وەکو پێویست بێتە هێرشبەرێکی سەرڕم بۆ تیمەکەی ئارتێتا. نکیس لەم چەند یاری دواییدا توانیوێتی زۆر بە باشی ئەم ئەرکە جێبەجێ بکە و سەرکردایەتی هێڵی هێرشبردننی گانارس بکە و
تەرکیزی تەواوی ئارتێتا لەسەر دوو باڵی هێرشبەریە چێ بۆکایۆ ساکا و هەروە گابریێل مارتینێلی بەرازیلی کە زۆر بەباشی دەتوانن پەستان لەسەر تیپی ڕکابەر بەرگریکارانی تیپی ڕکابەر دروست بکەن و باڵەکانی بەرگری ئارسناڵ بەهۆی نزمی کوالیتیانەوە تامان دیقەتی باڵەکان بدەن لە مانچستەر سیتی لە لێڤەرپۆڵ لەگەڵ باڵەکانی ئارسناڵ جگە لە تێرنی کە بەشدارێکی باشیە تا ڕادەیەک گەگاتەوە نیوە یاسی یاخود سێ ڕۆبە یاستی بەرگریکارەکانی لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی لە ڕووی کواڵیتی یاریکردنی ئەو تیپەی ئارتێتا کە باس دەکەم کە باسی پلانی 4-3-3 بووەکەم دەتوانێت یارمەتی دەرێکی باشی هێرشبەرەکەمە بەڵام تۆمیاسۆ و سیدرێک سوارێز کە لە جێگەی ئەو یاریکردو هیچیان ناتوانن وەکو ئەو شێوەی باڵەکان لە تیمەکەی ئارتێتا جێبەجێ بکەن بۆیە ئەلێرەدا ینی ڕەخنەکان بۆ سەر ئارتێتا کەم دەبێتەوە لەبەر کواڵیتی یاریزانەکانی بەو جۆرە نین کە بەو شێوە بەیەزە خزمەتی پلانی یاریکردنی 4-3-3 بدەن و بەم دواییەش شاکا توانیوێتی بە شێوەیەکی زۆر باش ناوەندی ئارسناڵ ڕێک بکاتەوە بە تایبەت کە شاکا لە ماوەی ڕابردوو کە کاتێک ئارتێتا پلانی گۆڕی بۆ 4-2-3-1 و چەند گۆڕانکاریی لە پلانیاکردنی دەتوانانی وەکو پێیزێ بەڵام ئێستا کە چۆتەوە 4-3-3 کە هەنێ جاریش دەبێت دەیکاتەوە بە 4-2-3-1 بەڵام پلانەکان دەگۆڕێت بۆ ئارسناڵ ئەنی سەرکەوتووترینەوە پلانێنەی کە ئێستا ئارتێتا پەیڕەوی دەکات پلانی 4-3-3 خۆتی کە زۆر جاریش دەگۆڕێتەوە بۆ 4-2-3-1 کە پێگاتەیەکی باوە لەلایەن زۆربەی یانەکانەوە ئەم پلانە جێبەجێ دەکرێت بەڵام هەموو کات سەرکەوتنی ئەم پلانە تا ڕادەیەکی زۆر زەحمەت دەبێت و ئەوەی کە تێبینیش دەکرێت بەم دوایە یاریکردنی نینیە کە لەم دوایە نینی لە پاش پێکانی پارتێ توانیوێتی دوانەیەکی باش لەگەڵ شاکا دروست بکات یعنی 4-2-3 ئارسناڵ چۆن تەطبیق دەبێت لە ساحەیە ئەنی ئەوەی کە دەبیندێ نینی بە بەردەوامی لە ئیرتیکازەکەیە دەمێنێتەوانێ نینی بەردەوامی لە ئیرتیکاز دەمێنێتەوە لەگەڵ ئەوەی کاری نینیش و شاکاش سەرکەوتنە لەگەڵ باڵەکانە بە شێوەیەکی زۆر باش کە ئەم دوانە لەگەڵ هەردوو لە سەر دەکەون چ یارمەتی دەرێکی باڵەکان بێ و ئەوەی کە لەم نێوەندەدا تەحەکوم بە یاری ئارسناڵەوە دەکات مارتین ئۆدیگاردە یاخودەوە تا سمیسڕۆی کە لە چەند یاریەکە پشتی پێدەبەستێ ینی لە کاتی یاری پێکردنی سمیسڕۆیە زیاتر ئارسناڵ دەبێتەوە پلانی 4-3-3 و لە کاتێکا کە سمیسڕۆی یاری نەکات پلانەکە دەبێتەوە بە 4-2-3-1 ئۆدیگارد هەرسوڵێنەرێکی زۆر باشە لە نێوان شاکا و نینی و هەروەها مارتینێلی و بۆکایۆ ساکا و نیکێسی هێرشبەر یاریکردنی ئارتێتا بەم کارەوە پەسەندە وەکو کارکردنی ئارتێتا تاوەکو ئێستا بە شێوەیەکی زۆر باش کارەکانی لە ئارسناڵ ڕاپەڕاندووە و تەنها ئەوەیە کە تیپەکە بگەینێتەوە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو کە خۆی لە خۆی ئەمە دەبێتە دەستکەوتێکی گرنگ بۆ ئارسناڵ چونکە مەرکاتۆیەکی باش بۆ ئارتێتا ئەنجام دراوە و پێویستی بەوەیە کە دەستکەوتێک یاخود ئامانجێکی کاریگەڕیانەکە بەدی بێنێت. ئەگەر لەسەر تۆتنهام بدوێن تۆتنهام بە پێگاتەی 3-4-3 یاری دەکات ئەنی جیاواز لە هەر تیمێکی تر شێوازی یاریکردنی تۆتنهام 3-4-3 کە زۆرێک پێشیان وایە گۆڕانکاری دەگۆڕێت. تیپەکەی ئەنتۆنیۆ کۆنتی بەکۆی گشتی لە پاش هاتنی کۆنتیەوە تۆتنهام باشترین ئەنجامەکانی لە پرێمەر لیگ دەسەبەر کردووە. باشترین ئەنجامەکان لە چڕێکەوە ینی بۆ نمونە گەرێمە لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی بە پێوە وەربگرین هیچیان نەیانتوانیوە شکست بە تۆتنهام بێنن. مانچستەر سیتی لە نێو یاریگای ئیتیحاد بەرامبەر سپێرس شکستی خوارد لێڤەرپۆڵ لە نێو یاریگای خۆی بەرامبەر تۆتنهام یەکسان بوو. تاقەتی پێ کە شکستی بە تۆتنهام ناوێکێک لە دەربیەکانی لەندەنە یانێ چەڵسی بووە بۆیە زۆر گرنگە ئارسناڵ لەم یاری دەربیان نابێ بدۆڕێنێ. پەیوەستە بەوەی کە کۆنتی بتوانێت ئەم دەربیە بۆ تیپەکەی دەسەبەر بکات چونکە دواهەلی تۆتنهامە بۆی کە ڕکابەری گەشتن کا بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و لە ئێستادا جیاوازیەکەیان 4 خاڵە
ئارسناڵ تۆتەنهام دەبێ یاریە بێتەوە چاوەڕێی کەوتنیکی دیکەشی ئارسناڵی بکە لەبەرەوە ئەمە یاری کۆتایە بۆ سپێرس و تیمەکەی کۆنتی هاریکەین و هاوڕەکانی دەبێت هەموو هەوڵێک بدەن لە یاریەم شەودا سەرکەوتن دەسەبەر بکەن و پلانی 3-4 کۆنتیش بەتەواوی لەگەڵ یاریزانانی تۆتەنهام هێدی دەگونجێت واکرێت بڵین پرۆژەی تۆتنام لە وەرزی داهاتووە دەست پێ دەکات چونکە کۆنتی هاتوتە سەر تیمەکە خۆی ئامادەی نەکردو لە مەرکاتۆی زستان ڕاستە چەند یاریزانی کێناوە بەڵام وەکو خۆی ئاماژەی پێدەکات لەگەڵ خواستەکانی خۆی یەکی نەگرتوتەوە بۆیە چاوەڕێ دەکرێت لە داهاتوو کۆنتی کە ئەم تیپە ڕێبخات بەڵام سەرکەوتنی ئەم شەو سەرکەوتنێکی زۆر گرنگە کە بێت تۆتنام دەسەبەری کات دواتریش چاوەڕوانی چانسی خۆی بکات تا ئەوەی ئارسناڵ لە دوو یاری داهاتوو ئەنجامێ بێنێ لەوەی کە سوودی بێ بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو ئەمە بەکوی گشتی لەسەر دەربی باکووری لەندەن لە کۆی ئەنجامەکانی پرێمەر لیگ ئەگەر قسەیەکی سریع بکەین بردنەوە گەورەکەی دوێنەی مانچستەر سیتی وەڵامێکی زۆر تون بوو کێڤن دێ بڕۆین سوپەراتیکی تۆمار کرد لە دوو یاری دوای ڕەخنەکانی چامپیۆنز لیگ و شکستی چامپیۆنز لیگ تیپەکەی گواردیۆلا 10 گۆڵی تۆمار کرد و یەکێک لە شتە ناوازەکانیش دێ بڕۆین پاش تۆمارکردنی گۆڵی چوارەم شێوازی هالاند ئاهەنگی جێڕا بۆ تۆمارکردنی گۆڵەکەی کە ئەمەژۆک و پێشوازیەک بوو لە ئەرلینگ هالاند بۆ تیمەکەی وەڵامدانەوەی تیمەکەی گواردیۆلا وەڵامدانەوەیکی گرنگ بوو جیاوازی گۆڵەکانیان لەگەڵ لێڤەرپوڵا بە ڕێژەیەکی زۆر بەرز کردوانێ جیاوازی خاڵەکان لە 3 خاڵدا هێشتۆتەوانێ ڕوبەڕووبوونەوەی ڕاستەقینەی مانچستەر سیتی یاری وێست هام یونایتددا لە لەندەن کە بە سەرکەوتنی مانچستەر سیتی لەو یاریە نازناوی پرێمەر لیگ یەکلا دەکاتەوە لەگەڵەوەی زۆرێک پێیان وایە نازناوەکە یەکلا بۆتەوانێ بەڵام بیرکاریانەوەی هێشتا ڕکابەرێکە ماوە و بە شێوەیەک بەردەوامە دەچمە سەر پرسیارەکانی تایبەت بە دێربی ئەگەر چەند پرسیارێکە بێ و دواتریش دەچمە سەر یاری کۆتایی جامی ئیتالیا سپاس بۆ کاک جیانگیر وە کاکواتیکی تاکە هەمان ئینتەر کاگاوکار ئەڵێ گەر ئەرسناڵ بدۆڕێت پێ دوایە هاوکێشەکە عکس بێتەوە ئەرسناڵێکی لەو دو یاری کەش بدۆڕێنە کورسێکی چامپیۆنز لیگ بدۆڕێنە کاگاوکار شتێک هەیە لەسەر ئارسناڵ دایم لە یاریە گەورەکانە باشە لە یاریەکانی ترا خراپە یعنی تۆ دیقەت بدە دوای ئەو هەموو سەرکەوتنەی هێنای بەرامبەر چییە بەرامبەر ساوسامتۆن و بەرامبەر کریستال پالاس شکستی خوارد دواتر هاتەوانێ لە چێلسی و مانچستەر یونایتدی بردەوانێ یعنی جیاوازیەکی زۆرێ لە ئاسی ئەرسناڵ لە یاریەک بۆ یاریی تر کە ئاسی گۆڕانکاری بەسەردایە لەبەرەوە هەموو ئەگەرێک کراوێ کاک ناسیح سڵاو لە تۆش کاگاکۆ ئەڵێ یاریگای هایبریم لە بیرە هەندێران نزیک بوون لە لاکێشەی سەوز بەڵێەوە یەکێ بوو لارە تایبەتمەندیەکانی یاریگای هایبری و وە لە ئێستادا پرۆژەی نیشتە جێبوونە کاک مەسرور ئەڵێ پێشبینیەکەم تۆتنهام براوە بێ کاک سۆران تاوان کاک سۆران بینەرێکی بەردەواممانە ڕێز و حرمەتم بۆی وەکو باسیشی کرد وتی من پێما بێ دانیشتوی تاراوگەی و بە تایبەتی لە بەریتانیا ئەڵێ ئەرسناڵ فێرە بە تۆتنام لیڤەرپوڵ و مانچستەر یونایتد لە ناوی یاریگەی ئەواندا خولی یەکلایی کردوتەوانێ وەکو کاک سۆران شتە مێژوویەکان ماماژە پێدا بەڵام تۆتنامی ژەم شەو بۆ دوا هەولی خۆی هەوڵەیە کاک پێژەوەڵێ یاریشی مەسیریە هەردوو لایەنەوەی لە توانایاندا بێ پێشکەشی بەکەن پێویستە بە هەر شێوەیەک بێت تۆتنامە میارە لە بەرژەوەندی خۆی یەکلا بکاتەوە بەڵێ بێگومان ئەم یاریە یاری کۆتایە بۆ تۆتنام و هەروە بۆ ئەرسناڵ تەنانەت بە یەکسانبوونی ژۆ کۆیە براوە بێ لە یاری ئەمشەو چونکە جیاوازی خاڵەکانی لەگەڵ تۆتنامەوە کوێک دەمێنێتەوە لە دویاری داهاتووە پێویستی بە دوو دۆڕانە بۆی یاخود پێویستی بە دۆڕان و یەکسانیەکە تاوەی گەشتن بە چامپیۆنز لیگ لە دەستبا کە خۆشی لە خۆی دامە کارێکی زەحمەتە کاک پێژەوەڵێ گەر کۆنتی بلیتێکی وەرزی داهاتوویانە پاڵاوانەکانی وەرزی کیشکس خواردوو دەبێت بۆی نەخێر کاگە پێژەوە بەهی بە هیچ شێوەیە بەو جۆرە نییە تۆتنهام کۆنتی کەوەری گرتووە لەو پلەیانە بۆ ئێستا گێڕانێتەوە بۆ پلێ وە کۆنتیش داوای کردبوو لە مەرکاتۆی زستانە مێرکاتۆیەکی باشی بۆ ئەنجام دەن بۆی کاتیپەکە بگەینێتەوە بۆ ڕکابەری بەڵام بۆی ئەنجام نەدرا تەنها چەند گرێبەستێکی پێویستی بۆ کرا و بە کۆی گشتی هاندەرانی تۆتنام و سەرۆکایەتی تۆتنام لەو وەزای تۆتنامی پێش کۆنتی و لە ئێستەی کۆنتیە هەمووان لێ ڕازی لەبەرەوە نابێتە شکست خواردوو بۆی ئەوە دڵنیا بلەوە کاکسایجان دەستی تۆش خۆست
جوانخان سڵاو لە تۆش ئەڵێ چانسی زیاتر دەدەی بە کامیان ئارسناڵ یا تۆتنهام بۆ یاری ئەم شەو وەڵاهی چانسمان بە کامیانە تۆزێمەی لەم بەلای تۆتنامە هەیە ئێتە وەکو عەتفیش و وەکو چانسیش تۆزێمەی لەم بەلای تۆتنامە هەیە تازە شتەکان و پێشبینی یارەکان نازان بۆ بە شتێکی باولایەوە بێ هەموو یارێ پێشبینی بۆ بکەین من ئەمەوێ یعنی خاڵە بێز و لاوازەکانتان بۆ دەرخۆم بەڵامیەوە هەری بنەوە بابی پێشبینی دیبڕۆین لێک یاریدا 5 گۆڵتەواوی وەرزەکە میسی 4 گۆڵی کردو جوانخان ئەم ڕکابەریانە ئەو با لای خۆتان بێ پرسیارێک دۆخی مانسەریەتی چی لێ دێت ڕۆناڵدۆ ڕوا جارێ دیار نییە پێم وایە ئەرسناڵ چانسی زیاتر ئەمە کوڕە سوورچی واڵێ لە سڵاو کاک محەممەد دەستخۆشی لێکەم کاک محەممەدجان سیتی یەک یاریتر بەرێتەوان ئەگەر لیڤەرپوڵ براوە بێ بیرکاریە نازناوەکەی یەکلا نابێتەوە لەبەی جیاوازی گۆڵ لە کۆتا هەفتەمێنێ ئەگەر سیتی بەرامبەر ئەستۆن ڤیلا بدۆڕێ و لیڤەرپوڵ بە جیاوازیی گۆڵزی بیباتەوە بۆ هێ نازناوەکە بگۆڕێ بەڵام واقعیان ئەگەر شیکاریان باسی بکەین سیتی یاری وێستهام بەرێتەوانێ پرێمەر لیگ کۆتاییە پرێمەر لیگ کۆتاییە ئەمەیە واقعەکە لەسەرەوەی کە ئەم هەفتێ بڵێن یاری ئەم شۆنجام بدرێت 2 هەفتەش لە یارەکانی پرێمەر لیگ دەمێنێ زۆر باشە یانی تر ئەو کۆمنتانە پێم وا بێ باش بوو بە خێرایی دەچمە سەر کاتم زۆر کەماوە دەچمە سەر دێربی ئیتالیا کاتەکەمان هەمووی ڕۆی بە دێربی لەندەن ئەنتەر میلان هەشتەم نازناوی جامی کۆپا ئیتالیای دەسەبەر کرد دەربی دی ئیتالیا ئەم جارش لە بەرژەوەندی ئینتەر بە کۆتا دەگەرچی لە کاتی زیادکراودا سەرکەوتنی دەسەبەر کرد لە تەواوی ئەم ساڵە ئینتەر میلان باڵادەستی خۆی بەسەر یۆڤانتۆستا دووپات کردەوەنێ لە تەواوی ئەم ساڵە ئینتەر میلان شاری تۆرینۆی خاپوور کرد شاری تۆرینۆی خاپوور کرد چونکە هەموو سەرکەوتنەکانی لەسەر حسابی یوڤە دەسەبەر کرد و بیریشتان نەچێ ئینتەر میلان بەرامبەر بە گەورەکانی ئیتالیا بەرامبەر یوڤی و ڕۆما باشترین ئەنجامیە ناو نە بەرامبەر ناپۆلی نە بەرامبەر ڕۆما نە بەرامبەر میلان نە بەرامبەر لازیۆ باشترین ئەنجامەکانی نێناوە بەڵام یوڤە بە تەواوی لە لێواری نقمبوونایە ئێمە زۆر لە مێژە باسمان کردووە ئەلێگری ئەم تیپە بەرەو داڕمان و داڕوخانە بە کوالیتی ئەلێگری بەو شێوەیە نییە باسم لەوە کردووە کە ئەگەر ئەلێگری بژاردەیەکی باش بواە هێندە لە یۆڤانتۆسدا دانەدەنیشت یەکێک لایەنە گەورەکانی ئەوروپا ئەم ڕانەرەیان دەبردە لای خۆیان بەڵام دیارە ئەلێگری و ڕانەرە گرنگە نییە یاخودە و ڕانەرە کوالیتی بەرزە نییە کە بتوانێت سەرکرداتی تیمە بکات بەو جۆرە لە هەموو بارودۆخێکە تیمی یۆڤانتۆس شایانیەوە نییە لە خولی ئیتالیا پلەی چوارەم بێت تیمی یۆڤانتۆس شایانیەوە نییە کە بە تایبەتی گواستنەوەی ڤلاوڤیچیش کە لە مەرکاتۆی زستانە بۆ ئەنجام درا جامی ئیتالیا بە ئاست و بە ئەنجام بەرامبەر بە سیمۆنی ئینزاگی بدۆڕێنێ سیمۆنی ئینزاگی زۆرترین سەرکەوتنی لەسەر تیمەکەی ئەلێگری و لەسەر یۆڤانتۆسیش تۆمار کردەوە و ڕاهێنەر کە خۆی لە خۆی دامە دەستکەوتە و بەگشتیش ئەوەی لە دێربی ئیتالیاوە بەرهەم هات ئەوە بوو کە ئەمساڵ بە شێوەیەکی کۆتایی نازناوەکانی ئیتالیا لە شاری میلانۆمانۆ لە مێژە ئەم حاڵەتە ڕووی نەداوە بەڵام لە وەرزی ئەم ساڵ شاری میلانۆ باڵا دەستی گر بەسەر نازناوەکانی ئیتالیایە ئینتەر میلان نازناوی جامی کۆپا ئیتالیای بۆ خۆی دەسەبەر کرد خولی ئیتالیش لە نێوان ئینتەر و میلان ماوە کە ڕۆژی یەکشەمە ڕۆژێکی تایبەتمەند و یەکلاکەرەوە دەبێت بۆ هەردوویانە کە دوو ڕوبەڕووبوونەوەی زەحمەت چاوەڕێیان دەکات بە تایبەتی ئەم 120 خولەکی یاریکردنە کە ئینتەر میلان ڕاستە لە ڕووی ڕکابەرەوە ڕوبەڕووی کالیاری دەبێتەوەنێ بەڵام کالیاری تیپەکە ڕکابەریمانەوە دەکات یاریکی زەحمەتە بووی وەکو باسیشم کرد دەربی ئیتالیا بە ئاست و بە ئەنجام لە سوودی تیپەکەی سیمۆنی ئینزاگی بوو ئینتەر میلان بەو پەڕی شایستەیی توانی نازناوی جامی ئیتالیا بۆ خۆی یەکلا بکاتەوە جارێکی تر یۆڤانتۆس و جارێکی تر ئەنێلی و نێدوید دەبێت لەوە تێبگەن بەم تیمەوە ڕکابەریان پێ ناکرێ بەم ڕایەنەرەوە ڕکابەریان پێ ناکرێ ئەلێگری لە دۆخێکی چەقبەستووی بواری ڕایەنانە ناتوانێت بەم جۆرە سەرکردایەتی یوڤە بکات گەشتی شیکاری وەرشی ئەمڕۆم پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز
شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز.